سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ ئەی یاخوا موتان باش بن ئەدی پێم بڵێ ئێمە ئەمڕۆ لەکوێی؟ دەیناڵ سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای بازیان سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەکچە بڵێ قایم بخۆتە ناڵەکان پێتان خۆشە ئەمڕۆ هاتم بۆ تەیناڵ؟ زۆر باشە کەواتە ئەبێ بێدەنگ گوێ لە من بگرن بۆ ئەوەی بەیەکەوە هەنێک گفتوگۆ بکەین باشە؟ زۆر باشە نور بەڵێ جۆنی باشە دەنگ و باست چۆنە؟ باشە ئەیە خوار باش بی نور تۆ لە پۆلی چەنی؟ یەک لە پۆلی یەک بەڵێ ئەم ساڵ چوویتە پۆلی یەک؟ بەڵێ ئەی باشە پێم بڵێ لە پۆلی یەک زیرەکی لەوانەکانە؟ بەڵێ لە هەمووانەکانە؟ بەڵێ هەر بژی ئافرین یەکچە بڵێ قایم بۆ نور لیندا بەڵێ جۆنی باشم باشی؟ بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ یەک تۆش لە پۆلی یەکی؟ بەڵێ لەگەڵ نورا بەیەکەوەن؟ بەڵێ ئەی هاوکاری یەکتریەکە لەوانەکانە؟ بەڵێ یەکتریتان خۆشەوێ؟ بەڵێ ئافرین کەواتە مناڵان ئەبێ یەکتریان خۆش بوێ ئەبێ هاوکاری یەکتری بکەن لە پۆلە باشە؟ یەکچە بڵێ قایم بۆ لیندا گەڵا بەڵێ جۆنی باشم باشی؟ گەڵا ئا باشە پێم بڵێ گەڵا لە چ وەرزێکە ئاوەرێ؟ پاییز ئافرین ئەوە کێ پێیوتی چۆن زانیو؟ خۆروازیرەکی؟ بەڵێ ئەی ئافرین گەڵاگیان تەمە درێژ بی گەڵا بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ یەک هەر بژین ئافرین یەکچە بڵێ قایم بۆ گەڵاگیان دەست خۆ شێوە بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ ئەی کە خۆشە ناوەکەی شێوە واتە ڕوخسار وایە؟ شێوە؟ شێوە؟ بەڵێ لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێی؟ ئەی ئافرین شێوە؟ قوتابخانەکەتان زۆر دوورە لە ماڵەوە؟ نۆڵان نزیکە بە پیات و چۆکەی؟ بەڵێ ئافرین باشە ئەو ڕۆژانەی کە وەکو ئەمڕۆ ڕەشەبایە و ساردە ئەبێ چی لە بەرکەین؟ جلی گەرم ئەبێ جلی گەرم لە بەرکەین بۆچی؟ بۆیە سەرما و نەبێ نەخۆش نەکەوی ئافرین بۆی سەرما و نەبێ و نەخۆش نەکەوی وایە؟ بەڵێ دەشێوە چیما پێشکەشەکەی؟ وەڵا گۆرانێکی مەکتەب ئادەی براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاوێن بڕایەوە جانۆڕێ قوتابخانەیە کە بۆ زانی نێلانێ بە یەکتر شاد دەبینەوە ڕێگای خوێندن دەگرینەوە هەر بشیت یەکچە بڵێ قایم بۆ شێوە گیان شەوێن بەڵێ چۆنی؟ باشی؟ بەڵێ ئەوە بەچی پێکەنی؟ تۆ هەمیشە ئاوا ڕووخۆشە؟ بەڵێ ئەی ئافرین شەوێن ئەدی پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی؟ یەک لە پۆلی یەک؟ بەڵێ ئافرین شەوێن بەڵێ باشە مناڵ بۆی بەیانی زوو خەبەری بێتەوە بۆ قوتابخانە ئەبێ شەوان سەعات چەند بخەوێ؟ نۆ نۆ ئەی تۆ سەعات چەند نەخەوی؟ منیش نۆ خەوی؟ بەڵێ باشە ئافرین کەواتە نەگاتە سەعاتدا چونکە ئەگەر بگاتە سەعات 11 بەیانی لە قوتابخانە هەر خەو بەرێنایە وایە؟ وایە ئافرین یەکچە بڵێ قایم بۆ شەوێن ئەوین بەڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ وەڵا باشم ئەوین تۆ لە پۆلی چەنی؟ یەک لە پۆلی یەک؟ بەڵێ ئافرین ئەوین
باشە ئەگەر لە پۆلەکەتانە شت لەسەر زەویەکە کەوتبێ ئەبێ چی لێ بکەین بکەیتە ناو تەنگە خۆڵە بۆچی ژینگە پیس نەبێت ئافرین چونکە پیسە بێ پۆلەکەمان ناخۆشە بێ پڕە بێ لە پیسی خۆڵ و تەپوتۆس وایە وایە هەر بژی یەک شەبڵی قایم بۆوی ڕاویار بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ ڕاویار بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی چوار چوار بەڵێ ئافرین کەواتە تۆ لە نور و لە گەڵاو ئەوان گەورەتری وایە بەڵێ ئێ باشە تۆ چۆن هاوڕێکانە ئامۆژگاری هاوڕێکانەکەی کە پێیان بڵێ ژینگەی قوتابخانەکە پیس مەکەن ژینگەی دەرەوە پیس مەکەن چیا پێڵێ ئەبێ پێیان بڵێن کە کاتێک شتت خوارد نابێ فڕێدەی ئافرین هەر بژی ڕاویارکە ڕاویار بەڵێ ئەی چیما پێشکەشەکەی کۆمپیوتەر دانیشە لێم بڕوانە ئیشوکارم چەند جوانە ئێ ئیشوکارم چەند جوانە عەقڵێکی گەورە و پڕم وەک دارستانی چڕم ئامێرێکی هەستیارم بۆتان ئامێرێکی هەستیارم بۆ هەڵە ناکەم لە کارم ئێ ئافرین یەک شەبڵی قایمی بۆ لێبەن هەر بژی زانۆ بەڵێ چۆنی باشم باشی بەڵ زانۆ بەڵێ نەزانم تۆ لە پۆلی چەنی تۆ لە پۆلی دووی بەڵێ وایە بەڵێ ئەی ئافرین ئەی باشە پار لە پۆلی چەند یەک ئەی ساڵێکی ترە چیتە پۆلی چەند ساڵی تر سێ ئافرین کەواتە خۆ ئامادە کردووە بۆی قۆناغەکانی خوێندن بە باشی ببڕی بەڵێ هەر بژی زانۆی گیان ئافرین زانۆ بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی پیرۆشە دەی پارێزم باخچەکەی دەرگاش شۆ پەنجەرێ قوتابخانە گشتکاتێ ڕووناکی مادەداتێ فێرمان دەکا وریابین بۆ تەنگانە ئازابین ئەی ئافرین هەر بژی یەک شەبڵی قایمی بۆ لێبەن هەناسا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وڵا باشم ئەی ئەخوار باش بی هەناسا بەڵێ ئەی پێم لە تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئافرین هەناسا بەڵێ لەگەڵ کیات و چووەکەی بۆ قوتابخانە و کە ئەگەڕێیتەوە بۆ ماڵەوە براکەم براکە و بەڵێ لە خۆ گەورەترە بەڵێ ئافرین ئەی باشە پێم بڵێ بەسەر شەقامەکەیە ئەڕۆنیان بەسەر شۆستەکەیە شۆستەکە بۆ بەسارە بە پێ ڕۆنیان بەسیارە بەسارە بەسیارە ڕۆن بەڵێ ئافرین ئەی باشە لە سیارەکە دەنگە دەنگ واراییەکەن نەخێر ئافرین کەواتە مناڵ نابێت لە سیارەیە دەنگە دەنگ واراریکە لەبەرەوەی سەر لە شۆفێرەکە تێک نەیە وایە بەڵێ ئافرین یەک شەبڵی قایم بۆ ناسا جولیا بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ جولیا گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی دوو چەند دوو ئافرین هەر بشی جولیا حەز لە قوتابخانەیە ها بەڵێ حەز لە قوتابخانەیە بەڵێ زۆر باشە کەواتە بێ بە بەردەوامی وانەکانە بخوێنی نابێ بە یاری بە ئایپاد و تابلێت و شتانە بکەی بۆ ئەوەی لەوانەکاندا سەرکەوتوبی باشە بەڵێ جولیا بەڵێ چیمان پێشکەشەکەی هەودای قوتابخانەم ئادی ساڵی نوێمان پیرۆز بێ دەچی پۆلی یەکەم وا لە پۆلی دووەمم یەخوا پیرۆز بێ لێمە خوێندنی ساڵی نوێمان من قوتابێکی وریام گێڕایلی قوتاب مامۆستان قوتابخانەم خۆش دەوێت چونکە دڵتیا دەسرێ کەلوپەلی خاوێنم هیچ کار نایم شکێنم هەر بژی قوتابخانە مەڵبەندی ژیانە بژی مامۆستاکانم هاوڕە زیرەکەکانم ئافرین یەک شەبڵی قایمی بۆ لێبەن محەممەد بەڵێ چۆنی باش باشی بەڵێ محەممەد بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئەی ئافرین کاکە محەممەد محەممەد بەڵێ باشە ئێرە ئاژەڵی کێوی لێە نەخێ لێ نییە ئەی باشە پێ بڵێ کوشتنی ئاژەڵی کێویەکان کارێکی ڕاستە یان هەڵەیە هەڵێ بۆ لەبەرەوەی ئەوانیش گوناحن وایە بەڵێ ئەوانیش گیانە بەرن ئەوانیش بەچکەیانەیە ئەوانیش پێویستە بژین وەکو ئێمە سروشتەکەمان بەوانەوە جوانە بۆیە ئێمە نابێ بیاکوژین وایە بەڵێ چەپڵەیەکی قایم بۆ محەممەد ئاریا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە ئەم باسم ئاریا بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ سێ بەڵێ ئەی ئافرین هەر بژی ئاریا ئازایە من دڵنیام
لەوانەکانیا زۆر باشە وایە؟ بەڵێ ئەریە بەڵێ باشە ئێوە ڕۆژانە کە یێنە دەرەوە بۆ یاریکردن یاری چیەکەن؟ تۆپێن تۆپێن بەڵێ لەکوێ؟ لە دەرەوە ساحەتانەیە؟ نەخێ لەکوێ لەسەر سەحەتانەیە لە خوارەوەیە لەکوێ؟ لەو خوارەوە لەو خوارەوە؟ بەڵێ زۆر باشە کەواتە بێ ئاگاتان لە خۆتان بێکە یاریەکەن نابێ ئازاری یەکتری بن نابێت لە شوێنێکا یاریکەن کە قوڕ بێ یان کە عەرزەکەی ڕەق بێ باشە؟ بەڵێ ئافرین چیمان پێشکەشەکەی؟ گۆرانی پۆلیسە ئەدەی کوردستان ئەم کوردستانە جوانە خوێنە دڵ و چامان ناخۆشم دەوێ پڕبەتڵ ئەی پارێزم مەگوگوڵ سەربازی گەل و خاکەم بڕۆڵی سوچالاکەم سنگم دەکەمە قەلغام بۆ بەرگری نیشتیمان هەر بژی یەک چەپێک قایمی بۆ لێبەر تینە بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ئافرین تیناگیان لە پۆلی چەنی؟ چوار هەر بژیت تینە بەڵێ باشە تۆ کە لێ لە قوتابخانە ڕوویتەوە ماڵەوە پۆشاک و پەرتوک و شتەکانە چی لێکەی؟ مام هەڵیان دەگرم هەڵیان نەگری؟ بەڵێ ئەی باشە ئەبێ کە ڕۆشینە ماڵەوە خێرا جلەکانمان گۆرەویەکانمان پەرتوکەکانمان ئاو بڵاوکەینەوە لە ژوورەوە؟ نەخێر بۆ؟ چکە پیس ئەوێت ماڵ ئافری پیسە بێت و ئەدرێ دوایی ئەو کاتە ئێمە ناتوانین بەباشی سەحی بکەین ناتوانین جلەکانمان بە جوانی لەبەرکەین وایە؟ بەڵێ هەر بژی یەک چەپڵێک قایمۆتینە ڕێبەر بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ باشم ڕێبەر بەڵێ تۆ لە پۆلی چەند؟ چوار چوار؟ بەڵێ ئافرین هەر بژی ڕێبەر بەڵێ تۆ لەگەڵ کیا هاتوو چۆکی بۆ قوتابخانە؟ لەگە پورم لەگەڵ کێ؟ پورم ئەی باشە مناڵی ترتان لەگەڵایە؟ بەڵێ کەواتە تۆ ناوەکە و ڕێبەرە ئەبێ ڕێبەری مناڵەکانیش بکەی کاچە بۆ قوتابخانە ئەبێ ئاگاو لێیان بێ ڕێنماییان کە بەسەر شۆسەکەیان بڕۆن نابێ بەسەر شەقامەکەیان بڕۆن باشە ئەگەر مناڵ بەسەر شەقام ئەبڕوا چی ڕۆیە؟ هاتو چۆ دروست دەبێت ئافرین ڕووداوی هاتو چۆ دروستە بێ نابێ ئێمە بەسەر شەقامەکەیان بڕۆین ئەبێ میشە بەسەر شۆسەکەیان بڕۆین وایە؟ بەڵێ یەک چەپڵێک قایم بۆ ڕێبەر سینا بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ سینا گیان بەڵێ لە پۆلی چەنی؟ سێ سێ؟ بەڵێ ئەی ئافرین سینا بەڵێ خۆتە زانی لە وەرزی زستانە خۆراک و دانەوێڵ و ئەو شتانە کەمە بێتەوە بۆ باڵندە و ئاژەڵی کێویەکان وایە؟ بەڵێ باشە ئێمە چۆن نەبێ هاوکاریان کەین بۆەوەی ئەوانیش نەمرن بۆەوەی ئەوانیش خواردن خۆن سەرمایان نەبێ ئەبێ چی بکەین؟ خواردن و شتیان بۆ بێن ئافرین ئەبێ ئێمە ئەو خواردنانەی کە پاشماوەی خۆمانە و لە بریەوەی کە بیڕێژین بۆیان بکەینە سەر سینێک و لە ماڵەوە بۆیان دانین وایە؟ بەڵێ ئافرین سینا بەڵێ ئەدی چیمان پێشکەشەکەی؟ قوتابیم دەی قوتابیم لە پۆلیسێ ئازا ژیر و بەڕێوەجە بلی گچکە و ساوام لە باخی ژن بێپەروان شەیدای گوڵی زانستم هەر خوێندنا بەبەستم شەو و ڕۆژ هەوڵ دەدەم بەهۆی کتێب پێ بکەم تا بگەم بە خۆشی ژیان لە چوارچێوەی کوردستان ئازیز بەلاڕشت هەر بژیت یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر لیڤەر لیڤەر بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ئافرین لیڤەرگیان یاخوا هەموو کاتێ باش بی لیڤەر بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ چوار لە پۆلی چوار؟ بەڵێ باشە لیڤەر بەڵێ خوشک و براوەیە لە خۆ بچووکتر بن؟ بەڵێ ئاها ئەی باشە ئەبێ ئێمە پەرتوک و دەفتەر و شتەکانمان بکەینە بەردەستی ئەوان یاری پێ بکەن؟ نەخێر بۆ؟ لەبەرەوەی دوای دەیدڕێنن لەبەرەوەی دوایی ئەیدڕێنن دوایی ئێمە هیچ نابێت دەرسی لەسەر بخوێنین ئەو کاتە ئەمێنینەوە و دەرناچین وایە؟ بەڵێ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ لیڤەر لێوان بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ لێوان بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ من لە پۆلی شەشم ئافرین هەر بژی لێوان بەڵێ باشە ئێمە لە وەرزی زستانە ئەبێت دار ببرینەوە بۆ خۆ گەرمکردنەوە؟ ناخێر بۆ؟ لەبەرەوەی زیان بە ژینگە دەگەێنین ئافرین زیان بە ژینگەکەمان نەگەێنێ ڕێژەی ئۆکسین کەمەکاتەوە سەوزایی نایەڵێ دەشت و دەرناشرینە بێ ڕوتە نەبێ وایە؟ بەڵێ ئافرین ئێمە لە بریەوەی دار ببرینەوە بێت چی بکەین؟
دار بڕوێنین وایە هەر بژی یەک چەپڵێکای بۆ لێوان لاریا بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم هەر بژی لاریاجان لاریا بەڵێ باشە ساڵانە لە کاتی هەڵمەتی نەمام ناشتنە تا ئێستا لە قوتابخانە هاوکاری مامۆساکانە کردووە لە نەمام ناشتن بەڵێ زۆر باشە ئەی بۆچی ئەم ساڵ هەوڵڵایەن ئا لە باخچە جوانەی کە ئێمەی تای نەبڕۆ ژمارەیەکدار بڕوێنن کارێکی واکەن بەڵێ بەڵێن بێ بەڵێ مناڵەکان بەڵێن مێنێ کە ئەم ساڵ بە چواردەوری ئەم باخچە جوانەیە دار بڕوێنن زۆر باشە هەر بژین لاریا بەڵێ ئەدی چی با پێشکەشەکەی قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکی وێنەی بەرز و چالاکی خامۆ کتێب و دەستە هەستی دەخینە سەر پێی فێر دەبین دانستی ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستای ڕابرمان فەرمانی لەسەر سەرمە ئیتر دەبێ بخوێنی نەزانی لەبیر بێنین هەر بژی یەک چەپڵێکای بۆ لێبەر یاد چۆنی دەنگ و باسە چۆنە وەڵا باش هەر بژی یادا بەڵێ باشە پێم بڵێ تۆ هاوکاری خێزانەکەوەکەی لە کاروباری ناوماڵی ڕۆژانەیە بەڵێ باشە ئەگەر کەسێک لە خێزانەکەتان کەسانی گەورە نەخۆش بوون تۆ کەنانە خوارد سفرەکەیان لەگەڵا کۆکەیتەوە بەڵێ ئافرین کەواتە نابێ ئێمە شەرم بکەین ئەبێ ئێمە هاوکاری خێزانەکەمانکەی لە کاروباری ناوماڵا چونکە دایک و باوک و خوشک و برا گەورەکانمان پێمانەوەمان تۆ بن وایە بەڵێ هەر بژی یەک چەپڵێک قایم بۆیان محەممەد سۆران بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ محەممەد بەڵێ تۆ لە پۆلی چەنی شەش شەش بەڵێ هەر بژی محەممەد بەڵێ باشە لەم ناوچەی ئێوە بەڵێ خەڵک کشت و کاڵەکە بەڵێ ئەدی کشت و کاڵ چیەکە گەنم و جۆ و تەماتە و کاڵک ئافرین کەواتە پێویستە بۆ خەڵکی گوندەکان کە کشت و کاڵ بکەن لەبەرەوەی کشت و کاڵ پشتی هەموو نەتەوەیەکە هەموو میلەتێک ئەتوانێت لەسەر پێی خۆی بە کشت و کاڵ بوەسێ وایە بەڵێ هەر بژی یەک چەپڵێک قایم بۆ محەممەد هاژە بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ هاژە گیان بەڵێ تۆ چوویتە قوتابخانە بەڵێ لە پۆلی چەنی یەک ئافرین ئەدی بزانین گۆرانی فێر بووی بەڵێ دە گۆرانێکمان بۆ سمۆرەیە کاوڕێمەنە ناو پۆلیشدا پێمە زۆر بریایە و بچووکە خنجی لەو ئێسک سووکە پێمان دەڵێ وریابن لە دەرسا زۆر ئازابن هەر جارە و بە بابەتێ جوان فێرمان دەکا پیتێ بەلاشە چەند بچووکە هێندە کارا و چاوپووکە سپاس بۆ تۆ هاوڕێگیان خۆشماندەوەی وەک چاومەل هەر بژیت یەک چەپڵێک قامی بۆ لێبەر سارۆ بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ سارۆ بەڵێ لە پۆلی چەنی یەک ئافرین سارۆ بەڵێ تۆ پێم خۆش هاتمە گوندەکەتان بەڵێ ئافرین کەواتە سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی بەڵێ ها بەڵێ ئافرین کەواتە لە بری ئەوەی کە بچیتە دەرەوە لە بری ئەوەی یاری بە تابلێت و ئایپات و شتانە بکەی ئەبێ سەیری ماوەی مناڵانی کورساتکەی ڕۆژانە باشە باش بەڵێ ئافرین یەک چەپڵێک قامی بۆ لێبەر هێڤا بەڵێ چۆنی باش باشی بەڵ هێڤا گیان بەڵ تۆ چوویتەتە قوتابخانە بەڵێ ئافرین لە پۆلی چەنی یەک یەک ئافرین باشە تۆ کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی دکتۆر دکتۆر هەر بژیت یەک چەپڵی بۆ لێبەر ئافرین دەست خۆش ڕاوین بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باش ئافرین ڕاوین جان ڕاوین تۆ لە پۆلی چەنی سێ سێ بەڵێ هەر بژیت باشە پێم بڵێ تۆ حەزەکەی واز لە قوتابخانە بێنیان بەردەوامی بەردەوام بم ئافرین هەر بژی یەک چەپڵێک قامی بۆ لێبەر ژیر بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ ژیر تۆ لە پۆلی چەنی پێنج پێنج ئافرین ئەی ساڵێکی تر دەرەچی بۆ چەند پۆلی شەش پۆلی شەش باشە ژیر بەڵێ. ئێرە قوتابخانە تا پۆلی چەندی تایە نۆ نۆ بەڵێ ئەی دە و یانزە و دوانزە ئەو شتی ئەم ئەویشی تایە بەڵێ کەواتە ئێرە قوتابخانەی تایە تا پۆلی دوانزە وایە بەڵێ ئەی دوایەوەی کە دەرەچن بۆ
زانکۆ و پەیمانگاوەوانە بێ بچنە کوێ؟ سلەیمانی و سلێمانی هەولێر دووە کاڵەبجە وایە؟ بەڵێ بەوی وایە بکە تۆش چیتە کۆلێژێکی زۆر زۆر باش باشە؟ بەڵێ یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر ناڵەکات بەرنامەکەتان بەلاو خۆش بوو منیش زۆر دڵخۆش بووم لەبەرەوەی کە ئێوەم لە نزیکەوە بینی ئێوەش بوون بە هاوڕێی ئازیزی من هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحەفیز